عزیزی کێنێن ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامران بێت خۆشحاڵین لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەکەتان ڕوبەڕوو بە دیداری ئێوەی خۆشەویست و ئازیز شاد بووینەوە. خۆشەویستانم هەمووتان دەزانن کە بۆ ماوەی زیاتر لە 3 هەفتەیە ڕەوشی سیاسی و دۆخی شەقام لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر و ڕوژاوە و گلەی و ناڕزایەکان پێیان ناوەتە قۆناغێکی ترەوە و بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە دوجار ئەم باهۆزی گۆڕانکاری و ئەم شەپۆلی گۆڕانکاری ڕووی کردوتە هەرێمی کوردستان و ئێستا شەقامەکانی کوردستان بە شێوەیەکی تۆخۆ بە دەنجێکی بەرز هاوار دەکەن و داوای گۆڕانکاری و چاکسازی دەکەن. خۆشە نەزانن لە بەرامبەر ئەوەدا جموجۆڵێکی سیاسی جموجۆڵێکی ڕاگەاندن هەیە کە تیایدا کۆمەڵێک هێز و کۆمەڵێک لایەن تۆمەتبار دەکرێن بەوەی کە ڕاستەوخۆ دەستیان هەیە لە پشت ئەم جموجۆڵانەوە و خۆتان دەزانن کە ئێستا لە هەرێمی کوردستاندا بەرەی سیاسی بۆ دوو ئاسدا بەش بووە کە ئاسێکیان پشتیوانیکردنی خۆپیشاندان و دەنجی شەقامە و ئاسێکیشان مەسەلەی دژایەتیکردن یاخود هەوڵدان لەلانی کەم بۆ کۆتایی پێهێنانی ئەو دەنگەی کە لە شەقام هەیە. بە لە بەرچاوگرتنی ئەو گۆڕانکاری خێرانەی کە لە ئاستی سیاسیدا ڕۆدا پێویستمان زانی جاریشتر لە بەرنامەی ڕوبەڕوو داوا بکەین کە بەڕێز و خۆشەویستێکی زۆرەوە بەڕێز نەوشیروان مستەفا داوای لێ بکەین کە ئامادە بێت بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو گۆڕانکاریانەی کە بە خێرایی لە ناوچەکەدا ڕوودەدەن و لە ڕاستیشدا هەموو ئەو پرسیارانەی کە ئێوە زۆرجار بە ڕێگەی جیاجیا داوا دەکەن کە وەڵامیان بداتەوە. بەناوی ئەو شۆ بەخراپنیەکەین کاک نەوشیروان زۆر بەخێر بێی. من سپاس دەکەم. زۆرجار لە بەرامبەر ئەو ڕەخنە و ناڕزایانەی کە ئێوە لە حیزب باڵا دەستەکاری ئەگرن باس لەوە دەکرێت کە ئێستا کاتی ئەوە نییە کە دۆخی ناوخۆی پەرد بکرێەوە زۆر جاریش ئێوە تاوانبار دەکرێن بەوەی کە ئێوە ئەو ئەزمونە دەخەنە مەترسیەوە و مەترسی بۆ ئەزمونەکە دروست دەکەن. ئایا بەڕاستی هەرێمی کوردستان یاخود ئەم ئەزمونە لەژێر مەترسیدایە؟ من تکال لێکم نەختی ماوەم بەرێ بۆی لەسەر ئەم ئەزمونە ساوایە قسە بکەم کە تۆ باسێت. بڵفەرمە. قسەیەکی بەناوبانگ هێڵێ ئەی ئازادی چەند تاوان بەناوی تۆ کراوە، ئەی دیموکراسی چەند تاوان بەناوی تۆ کراوە. من شتێکی تری خەمە سەر ئەڵێم ئەزمموی ساوای کوردستان چەند قەباحەت بەناوی تۆ کراوە. لە ڕاستیە من پێشنیارەکەم ئەم دوو وشەیە ئەزمموی ساوە لە فەرهەنگی کوردی شار بە دەر بکرێن. چکم معقول نییە لە پاش 20 ساڵ لە دامەزرانی دام و دەستگاکانی حکومەتی هەرێم تۆ باسیەوە بکەی بڵێ ئەزمونەکەمان ساوایە و هەرچی قسەی پێ بڵێ وەڵا ئەزمونەکە کەوێتە مەترسیەوە. لە پاش 20 ساڵ کەسێک ئەگەر ساوا بێت معنایەوەی عەقڵی متەخەلیفە پێویستی بەوە هەیە مەنگۆلیە بینێری بۆ دایرەی ڕعایەتی ئیجتیماعی یا بخیتە خەستەخانەوە. ئەزمونیش ئەوەی من بزانم لە مامۆستاکانی فیزیا و کیمیا و ریاضیات و ئەوانەی علمی اجتیماع پرسیار بکە جارێک 2 جار 3 جار شتێک اختیبارەکەن یا تەجروبەیەکەن ئەگەر سەرکەوتوو بوو ئەیکەن بە قاعیدەیە ئەیکەن بە قانون ئیتر ئیشی لەسەرەکرێ. ئەگەر فەشەلیشی کرد ئەوەی تر وازی لێهێنن. ئەزمموی 20 ساڵی ڕابردووی کوردستانی عێراق ئەگەر ئێمە لەسەر چەند ئاستی جیاجیا تەماشای بکەین بەڵێ ئەزمموی سیاسی ئەزمموی قانونی ئەزمموی دەستوری لە کوردستانی عێراق سەرکەوتنی بەدەستهێناوە لەبەرەوەی ئەم ئەزممونە ئێستا خاوەنی شتێکە پێوتری حکومەتی هەرێمی کوردستان لە ئەزممون دەرچووە. حکومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریە و دەستوری عێراقی احترافی پێکردووە، دەوڵەتانی دراوسێ معاملەی لەگەڵەکەن، زلهێزەکانی دنیا معاملەی لەگەڵەکەن، لە چەندین جێگەی دنیا نوێنەرایەتی هەرێم هەیە، خۆی سڵتەی تەشریعی هەیە، تەنفیزی هەیە، قەزایی هەیە، لە هەمان کاتا چەندین وەزارەتی هەیە، وەزارەتی وای هەیە بەروژوری 100,000 کارمەندی تایە. ئیتر باسکردن لەوەی کە ئەمە ئەزممونە و ئەزممونێکی ساوایە و ئەکەوێتە مەترسیەوە لە ڕاستیە ئەزمموی حیزبی کەوتوتە مەترسیەوە. ئەزمموی حیزب دەسەڵاتدارەکان کەوتوتە مەترسیەوە. ئەجینا ئەزمموی هەرێمی کوردستان خۆی بەردەوامە و ئەڕوا ئەو مەترسیانەیە کە لەسەرێتی بەعزێ مەترسی وەهمیە و بەعزێ مەترسی ڕاستەقینەی ئەتوانین عیلاجی بکەین. ئەوەی شکستی خواردووە ئەزمموی حیزب سیاسیەکانە لە چێ شکستی خواردووە؟ بەڵێ ئەزمموی ئەوان شکستی خواردووە لەوەی کە ئەزمموی شاردنەوەی داهاتی هەرێمی کوردستان، ئەزمموی شاردنەوەی بودجە، ئەزمموی بە حیزبیکردنی کۆمەڵ، ئەزمموی حیزبی شمولی، ئەزمموی تاک حیزبی، ئەزمموی ڕێکەوتن و گرێبەستی ژێربەژێر. ئەمانە بەڵێ هەمووی شکستی خواردەوە هەمووی لە مەترسیایە لە مەترسی ئەوەیە کە ئەمانەیان لە دەست دەربچێ. ئەنی وەختی باسی ئەوەکەن وڵا ئێمە ئەزممونەکەمان لە مەترسیایە بەڵێ ئەزمموی بەکارهێنانی چەک بۆ بەلاداخستنی ململانەی سیاسی
بۆ ئەوەی حیزبێک بەکاری بێنێ زدی حیزبێکی تر یاخود حیزبێک بەکاری بێنێ دەسەڵات بەکاری بێنێ بۆ سەرکوتکردنی خەڵک بڵێ ئەم ئەزمونە لە مەترسیدا چونکم ئیتر نابێت دووبارە ببێتەوە نابێت کەس هێزی پێشمەرگا ئاسایش هێزی چەکدار بەکار بێنێ لە سراعی سیاسی لە منافسی سیاسی بینی حیزبەکانە بڵێ ئەم ئەزمونە وەختی خۆی بوو بەهۆی شەڕی براکوژێەوە لەبەر ئەوە ئەمە فەشەلی کردووە ئەزمموی ئەوەی شاردنەوەی داهاتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە بەغاوەیەت و ئەوەی کە لە کوردستانە کۆکرێتەوە چ لە ڕێگەی نەوتەوە چ لە ڕێگەی بۆ مرگە و چ لە ڕێگەی داهاتی محلی و ئیتر شاردنەوەی ئەزمموی شاردنەوەی بودجە و داهاتی هەرێمی کوردستان بەڵێ ئەمە لە مەترسیایە چونکم خەریکە کەشف بێ و ئاشکرا بێ کە بووە بە سەبەبەوەی گەنگڵی لە کوردستانی عێراق دروست ببێ ئەزمموی تەدەخلی حزب لە جونگەکانی ژیانە لە زانکۆکانە لە مزگەوتەکانە لە بازارڕەکانە لە دام و دەستگاکانی حکوومەتە لە ئاساییشە لە پێشمەرگا بڵێ ئەمە خەری لە مەترسیایە چونکم خەریکە شکست دەخوا ئەزمموی دروستکردنی ئاسایشی حیزبی ئەزمموی دروستکردنی دەوڵەتی حیزبی بەڵێ ئەمە خەریکە لە مەترسیایە چونکم خەریکە شکست دەخوا ئەزممونەکەی ئەوان لە مەترسیایە ئەزممونەکەی ئەمە لە مەترسیایە بەڵام لە ڕوو ڕاگەاندنەوە بەردەوام باس لەوە دەکرێت کە ڕاگەاندنی کەشیان ئاماژە بۆ دەکات کە ئەمە ئەزممونێکی سەرکەوتووە بێگومان ئەبێ وا بڵێن چکم ئەزمموی میدیای حیزبیش شکستی خواردووە ئەزمموی میدیای حیزبی ڕەنگە تەنیا دەوڵەت لە هەموو دنیا بەم شکڵە کە هەموو حیزبێ میدیای تایبەتی خۆی هەبێت ڕەنگە گلەی لە ئێمەش پڵ بڵێ ئێوەش میدیاتانێ بەڵێ ئێمەش هەمانە لە وڵاتێکە کە میدیای سربەخۆ نەبێ میدیا هەر حیزب بە ئارزوی خۆی بە پارەی حکوومەت بە پارەی میلەت بە پارەی دەوڵەت بڕوان میدیا بۆ خۆیدا بمەزرێنێ بڵێ ئەزمموی میدیای حیزبیش کە بناغەکەی لەسەر پارە و لەسەر درۆ دامەزراوە ئەویش شکستی خواردووە بێگومان ئەوەش لە مەترسیایە کە ئەم ساڵ بە ساڵێکی داهاتوو بێ کۆتایی پێدێ لەبەرەوە فعلەن ئەوە ناقییانە بڕن وڵا ئەزممونەکەمان لە مەترسیایە ئەزمموی حیزبی ئەوان لە مەترسیایە فرق لە بینی ئیعلامی ئێوە لەگەڵ ئیعلامی ئەوانە بە تایبەت لە پەیوەست بە مەسەلەی پشتگیریکردنی داخوازیەکانی خەڵک لەگەڵ شاردنەوە ئەوەی کە پێشتر خۆت ناوت لێناوە سێچەم کرد بەکارهێناوە جێلاندن و تاریکاندن و دێواندن لە چیدا جیاوازی هەیە میدیای حیزبی عادەتەن حیزبە شمولیەکانی دنیا یەکێک لە کۆڵەکە ئاساسیەکانیان حیزبە تۆتالیتارەکان یەکێک لە کۆڵەکە ئاساسیەکانیان مەسەلەی بایەخدانە بە کاروباری ڕۆشنبیری لە ناو ڕۆشنبیریشە بایەخدانە بە کاروباری ڕاگەیاندن بە کاروباری میدیا هەموو حیزبە شمولیەکان لە دنیا چه حیزبە کۆمۆنیستەکان چه حیزبە نازی و فاشیەکان حتا حیزبە ئیسلامیەکانی تریش کە ئێستا لە دنیا وردە لە بەعزە جێگا حکمیان گرتووە دەست یەکێک لە کۆڵەکەکانی ئیشکردنیان بریتە لە دروستکردنی میدیایەکی تایبەتی بە خۆیان ئەم میدیای بەچی نەکات میدیای لای ئێمە من وەختی خۆی لە وتارێکان وسیومە یەکەم ئیشیان لە باتی چاواشەکردن و لە باتی ئەوەی کە ڕاستی بگەێنن مەخەوت چاواشەکردنی خەڵکە کە من ناو گەوجاندن یعنی خەڵک گەوجەکان خەڵک وا لێکن کە حەقیقەتی لێ بشارێتەوە ئاگای لە هیچ نەبێنێ تاریکاندن ینی مەسەن کۆبوونەوە کرێ کەس نازانێ باسی چیەکەن ئیتیفاقە کرێ کەس نازانن باسی چیەکەن شەڕە بێت ئەی شارنەوە ینی تەعتیمیشی گەورە ئەخەنە سەرین کە ئەمە تاریکاندنە دێواندنی سەرکردەکانە ینی ئەوە ملاحەزە بکەن مەسەن باسی ئەوەکەن کە ئەگەر ڕاپەڕین فلان و فیسار نەبووە قەت نابوو ئەگەر فلان و فیسار نەبووە ئەزمموی دیموکراتی لە کوردستانە نابوو ئەگەر فلان نەبووە انتخابات ناکرا پەرلەمان دروست ناکرا ئەگەر فلان کەس نەبووە ئەمریکا ناهات بۆ کوردستان ئەگەر فلان کەس نەبووە ئێران کوردستانی داگیر دەکرد ئەگەر فلان کەس نەبووە تورکە هات کوردستانی عێراقی خاشی بە تورکا بێژە ئەم دێواندنی سەرکردانە دێواندن و گەوجاندن و تاریکاندن ئەمە لە زمنی ئیشە ئەساسیەکانی میدیای حیزبیە کە پێم وایە وەکو ئەوش وەکو ئەزمموونێک لە مەترسیایە بەڵێ حیزبە باڵەدەستەکان باس لەوە دەکەن کە ئەوان بە زۆری نەحکومەکەن و ئێوەش کەمینەن ئێوە تانەوێت بە زۆر شتیان بەسەر بسەپێنن کاکەیان ئەوە دوو لایەنی هەیە یەکێکیان هەنیە مؤشیری خراپ لە چەندمانی ڕابردووە ئێمە بە دیمان کرد و ساڵی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو شابەدیمان کردبوو حزبەکەی حوسنی مبارەک وەختی خۆی کە هاتووەتە سەر حکم بە ئینقلابی عسکەری نەچووە و حوسنی مبارەک خۆی یەکێک بووە لە قارەمانەکانی شەڕەکانی کە لەگەڵ ئیسرائیل کراوە فڕۆکەوان بووە بن عەلیش یەکێک بووە لە قارەمانەکانی ڕزگارکردنی تونس ئەمانە هەردووچیان لە هەڵبژاردننی ئازادە هاتنە سەر حکم هەردووچیان زۆرینەی پەرلەمانیان هەبوو بەو زۆرینەیە کە لە پەرلەمانە هەیان بوو سیستەمی سیاسی وڵاتەکەیان گۆڕی بەو زۆرینەوە کە لە پەرلەمانە هەیان بوو توانیان دەستورێک دابنێن کە تەمینی مانەوەی خۆیان لە دەسەڵات هەبکە بۆ خۆیان و کوڕەکانیشان بۆ خۆیان و حیزبەکانیان بەو زۆرینەیە کە لە پەرلەمانە هەیان بوو توانیان سەیطرە بکەن بەسەر دەستگای ئاسایشە بەسەر مؤسسەی عسکەریە بەسەر دام و دەستگاکانی حکومەتە بەسەر میدیا بەسەر زانکۆکانە بەسەر هەموو جونگەکانی ژیانە لە وڵاتە و لەو ڕێگەیەوە کارێکی وایان کرد سیستەمێکیان دروست کرد کە ئەو سیستەمە بە چای خۆمان بینی پێشماوەیەک هەرسی هێنا وەختی خۆی ئێمە کە
بەیانێک حەوخاڵیەکەمان بڵاو کردەوە حەومادەیەکەمان بڵاو کردەوە لە ڕاستیە ئەمە جۆرێک لە ئیستیباق بوو بۆ هوشیارکردنەوەی ئەوانە کە ئەم تەجروبەیە لە عالەما فەشەلی کردووە تەجروبەی حزبی واحد تەجروبەی ئەو نەوع زۆرینەیە کە بە خۆی ئەسەپێنێ بەسەری ناوە سیستەمی سیاسی وڵاتێک عادەتەن دەستور بریتێ لە پەیمانی نیشتیمانی بریتێ لە گریە بەس لە بینی هاوڵاتیانە ناکرێتەوە بە زۆرینە بیسەپێنی بەسەر خەڵکە هەندێک قانون هەیە لەوانە مەسەڵەن یاسای هەڵبژاردن لەوانە ئەو یاسایانەی کە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە ئەو یاسایانەی کە پەیوەندی بە پاشە ڕۆژی داهاتوە بەنەوەی داهاتوە هەیە پاشە بەوانەوە هەیە ئەمانە عادەتەن بە شکڵێک دەکرێت کە زۆرایەتی خەڵک کەمترین ژمارەی خەڵک پێی ناڕازی بێت بە شکڵێکی وایکەن بە سازانێکی سیاسی وایکەن کە نەکرد لە پاش 4 ساڵ پێویستی بە گۆڕین بێنی لە پەجاری وایە لە پاش 20 ساڵ و 30 ساڵیش پێویستی بە دەستکاریکردن نییە ئەمانە بە زۆرینەیەک کە معلوم نییە ئەم زۆرینەیە ئایا بە نەزاهەتی ناوێنە هەمومان نەزانین کە بە چه طریقەیەک ئەو زۆرینەیان بەدەستێناوە و هەمومان ئەزانین ئەوان چۆن توانیوانە انتخابات کردن من لە تۆ ئەپرسم حاڵی حاضر ئێمە ناتوانین لە دهۆک ئیش بکەین ناتوانین لە هەولێر ئیش بکەین لە هەولێر ئیجازە نادەن بە خۆپیشاندانێکی هێمنانە لە شو باسی انتخاباتی نزیهە کرێت تاوەکو باسی زۆری نەفکرێ ئەم زۆرینەیە کە ئەوانێ ناوەنە معلومە چۆنە و ئێمە ئەو زۆرینەیەمان احترام گرتووە لە پەرلەمانە تا ئەو زمانی ئەوان ئەو قانونانەی هێناویانە پەیوەندی هەبووە بە ژیانی ڕۆژانە و شتی کورتخانەوە ئێمە هەموویمان قبول کردووە لە هیچ ئێمە اعتراضمان نەکردووە ئەسڵەن بە یەک کەسی خۆمانمان نەوتووە اعتراض بگرێ موافقت کا وجدانی خۆیمان کردووە بە سەرپشت گوتومانە خۆتان چی بە چاگەزان بۆ مەساحەتی میلەتەکەمان بیکەن بەڵام وەختێک ئەو قانونێک هێنێ کە پەیوەندی بە خۆپیشاندانەوە هەیە و منعی خۆپیشاندانەکەەوە دەریش کەوت کە قانونەکە بۆ منعی خۆپیشاندان بۆ وەرگرتنی ئیجازە نەبوو بە دلیلەوەی کە لە هەولێر چەند جار خەڵک داوای کردووە بۆی ئیجازەی خۆپیشاندان وەرگن ڕێگان بە هیچ کەسێک نەداوەکە هەتا بەلای گرەکانی خۆیان نەداوە کە خۆپیشاندان بکەن وەختێک قانونێک هێنێ بۆ خۆپیشاندان قانونێک هێنێ بۆ ئەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردن لە کوردستانە مۆنۆپۆل بکای بۆ خۆی احتیکاری بکا بۆ خۆی قۆرخی بکا بۆ خۆی وەختێک قانونێک هێنێ لەسەر دەستگای ئاسایش وا لێکە تا هەتایە ببێ بە دەستگایەکی سەرکوتکەر بەدەست ئەوەوە وەختی قانونێک هێنێ بۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی بە عەقلی خۆی دایڕشت و وینی کردو ئەوانە وەختێک دەستورێکی لەو بابەتە هێنە بەسەر منابی سەپێنێ بێگومان ئەم زۆرینەیە ئەکەوێتە ژێر پرسیارەوە و حاڵی حەزری جارێکی کە ژەگەر هەڵبژاردنێکی لەو بابەتە بکرێت کە ساڵی ڕابردوو کراوە بێگومانەکەوێتە ژێر پرسیارەوە کەمی زۆرینەیەکی وە ناتوانێت سیستەمی سیاسی لە وڵاتێکا دابنێ کە گەرانتی ئاسوودەیی و ئاشتی کۆمەڵاتی بکە لە ئایندەیەکی دوور و لە ئایندەیەکی نزیکە باسی هەولێر و باسی خۆپیشاندانت کرد کەواتە ئەو ترسی ئێوە یاخود ئەو مەترسی ئێوە لە یاسای خۆپیشاندان یان کە ناوتان نەبوو یاسایەک بۆ قەدەغەکردنی خۆپیشاندان بەرە بەرچاوگرتنی ئەوەی کە لە هەولێر قەدەغە دەکرێت لە شوێنی خۆیدا بوو بەڵێ بێگومانەوە ئیسپاتی کرد کە ئەو مەترسی وەختی خۆی هاوڕێکانی ئێمە لە پەرلەمانی کوردستان هیان بوو و خەڵکیش لە شەقام بۆی هاتە سەر شەقام و دژی قانونەکە ڕاوەستان مۆڵەت وەرگرتن بە معنای قەدەغەکردنی بوو تەنیا ڕەنگە مۆڵەتیان بنێ لەو کاتانەیە کە وەکو زمانەکانی پێشوو خەڵک کۆکێتەوە بۆ پشتیوانیکردن لە حکوومەت بۆ پشتیوانیکردن لە حزبی دەسەڵات بۆ پشتیوانیکردن لە سەرکردەکانی وڵات گلەی ئەوەتان لێ دەکرێت کە کێشەکان دەبەنە بەغدا و بێگانەمان پێ خۆش دەکەن یا بێگانە بە کورد خۆشەکەن یەکەم لا کە کێشەکانی بردە بەغا ئەوان بوون نیان هێشت ئێمە بەپی استحقاقی انتخابی لە عێراقا حەقیەوەمانە بوو دوو وەزارەت وەربگرین ئەوان کێشەکانیان بردە بەغا وتیان نابێ وەزارەتیان بدرێتێ و نیان هێشت ئێمە وەزارەت وەربگرین ئەوان کێشەکانیان بردوێتە بەغا سەر ڕایەوەش ئێمە هەمیشە باسیەوەمان کردو ئەو کێشانەیە کە لە کوردستانە هەیە بە ئێمە لە کوردستان حەلیکەین و وەختی خۆی پێمانوتون تومان ئەگەر کێشەیەک لە کوردستان حەڵ بکرێت ئێمە ئیتر لە شوێنەکانی تر باسی ناکەین بەڵام کێشەیەک کە لە کوردستان ئەوان ئامادە نەبن حەلی بکەن بەڵێ پەنابینە بەربەغا پەنابینە بەربەغایە کە ڕئیسەکەی کووردە چەندین وەزیری کوردی تایە لە محکەمەی ئیتیحادیە چەندین نوێنەری حیزبەکانی دەسەڵاتی تایە لەنە بۆ پەرلەمانێک کە ژمارەیەکی زۆر نوێنەری ئەوانی تایە هاوپەیمانی ئەوانی تایە و ڕئیسی پەرلەمانەکە بەدەنی ئەوان بۆ بە ڕئیسی پەرلەمان ئەوان یەکەم جار کێشەی کوردیان بردە بەغا یەک ریزی کوردیان تێگا ئێستا ئەوان گلەی لە چی لە ئێماکەن ئێمە تەنیا دیفاعمان لە حقوقی خەڵکی وڵاتەکەمان کردووە هەر وەختێک مەسەلەیەکی قەومی هاتە پێشەوە کە پەیوەندی بە چارەنووسی میلەتەکەمانە بۆ بێگومان ئێمە ڕەنگە تەرحی بکەین نازانم ئەوان پشتیوانیمانەکەن یان نا بەڵام هەر کاتێک ئەوان پشتیوانیان کرد ئێمە هەر کاتێک ئەوان تەرحیان کرد ئێمە پشتیوانی لێکەین بەڵێ
یەکێک لەو باسانیتر مەسلەی هەڵبژاردننی پێشوەختە کە ئێوە لە بەرنامە حوت خاڵێکە لە ڕاستیدا هێناتانە ئاراوە و ئێستا باس لەوە دەکرێت کە ترستان لە هەڵبژاردننی پێشوەختەیە بۆچی؟ ئەزانی ترس پێم وایە وشەیەکی زۆر ڕاز نییە بۆ بەکاربێن ئێمە نیگەرانیمان ئەوە قسەی من نییە ئەوە قسەی ئیعلامی دەسەڵاتە. لە ڕاستیە ئێمە ئێستش پێمان باشە هەڵبژاردننی پێشوەخت کرێ، بەڵام هەڵبژاردننی پێشوەخت مستەلزەماتی هەیە. هەڵبژاردنێکی وەکو ئێستا بکرێت لەم حاڵەتە کە بەم طریقەیە دەستیان بەسەر هەولێر و دهۆ کاگرتووە، چی انتخاباتی پێشوەخت چ معنایەشی هەیە؟ ئێمە بێگومان انتخاباتی پێشوەختمانەیە، بەڵام انتخاباتی پێشوەخت وەکو جارێکی کەس باسم کرد بەشێکە لە پاکێجێک لە پێش هەموو شتێکە مهمترین شت ئەوەیە کە هێزە ئەمنیەکان، ئاسایش، پێشمەرگە، دژە تێرۆر ئەمانە بێلایەن بکردن لەو منافسە سیاسی کاکەوێتە بینی حزبەکانەوە و ئەمانە دەسەڵاتی ئەویان نەبێت دەست وەربدەنە کاروباری هەڵبژاردنەوە ببن بەتەرەف لایەنگری لایە بکەن دژی لاکەیتر و بەلای ئێمەشەوە منەمەوێ ئەو کەسانی کە گاڵتە بە وەزیری بێلایەنەکەن ئەمێ ئەویان بیرخەوە پێش چەند ڕۆژێک لە تورکیا کە بڕیاریان ناوە انتخابات هەڵبژاردننی گشتی بکرێتەوە، سێ وەزیر لەوانی کە لە حزبی عەدالەت و تەنمی حاکمن هەرسێکیان بە ئارزوی خۆیان وازیان لە پۆستەکانیان هێنا، سێ وەزیری بێلایەنیاندانا کە یەکیان وەزیری ناوخۆیە، یەکیان وەزیری عەدلە، یەکیان وەزیری گەیاندنە، یعنی وەزیری ئیتیسالاتە. ئەم سێ وەزیرە بۆی تەسیر لەسەر انتخابات نەکەن، سێ وەزیری بێلایەنیاندانا کە هێناکرد. یعنی ئێمە حەقی طبیعی خۆمانە بۆی انتخاباتێکی نەزیف بکرێت لایەنی کەمی نەزاهەت و بێگەردی لە انتخاباتە تامین کرێت. حەقی طبیعی خۆمانە داوا بکەین کە چاو بخشێنرێتەوە بە مفەوەزێتی انتخاباتە، چاو بخشێنرێتەوە بۆوانەی کە لەسەر لە مەکتەبەکانە دانرێن بە مدیری انتخاباتەکان، چاو بخشێنرێتەوە هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش بێلایەن بکرێن لەم انتخاباتە بەڵێ و ساکە انتخاباتی پێشوەخت ئێمە پێشوازی لێکەین و زۆریشمان پێخۆشە بێت. زۆربەی جار باس لەوە دەکرێت کە لەم هەڵبژاردنانەیە مەسەلەی ئەوەی کە خۆت ناوتناوە دراو زۆر کاریگەری هەیە کە بە مەسەلەی بۆ زۆر حاڵەت مەسەلی بودجێ ئەحزاب تا چەند یشتر لەو پێشمەرجانەی کە ئێوە بۆ هەڵبژاردننی پێشوەخت ئەسنە ناوی. ئەزانی من حەزم ناکرد زۆر بچینە سەر مەسەلەی پارە، چکم ڕەنگە هەیە جاروا باسکەن کە ئێمە شەڕەکەمان هەمووی لەسەر بودجەوانەیە. لە بودجێ ڕابردووە 90 ملیۆن داناوە بۆ حزبەکان، طبعا بەشی زۆری کە حزبەکان باسەکەن یەکێتی و پارتیە، ئەو 90 ملیۆنیان بە کامیلی خواردووە، هی تریشان خستوەتە سەری. ئێمە لە مانگی 6 ساڵی ڕابردووەوە مانگی 500,000 دلارمانە دەنێ کە بە هەمووی ناکاتە 4 ملیۆن. بە شەرتێک یەکێتی 29 کورسی هەیە، 4 کورسی لێمە زیاترە، پارتی 30 کورسی هەیە، 5 کورسی لێمە زیاترە، ئێمە 25 کورسیمان هەیە. ئەو بە ئاشکرا ئەمەنگەی بردووە، 90 ملیۆنەکەیان بردووە، شتی تریشیان لەگەڵا بردووە. خوای زانێ کە انتخاباتی داهاتوو بکرێت چەندێک پارەی لە میزانی گشتی لە ماڵی عامە بن سەرفێکەن بۆ دیعایەکردن بۆ حزبەکەی خۆیان و بۆ کڕینی وجدانی خەڵک. لەم نابەرامبەریە، یعنی لەم نەبوونی هاوسەنگیا، ئەو لەلایەکەوە هەموو میزانی حکومەتی بەدەستەوەیە، لەلایەکەوە ئاسایشی بەدەستەوەیە، لەلایەکەوە هێزی پێشمەرگەی بەدەستەوە، لەلایەکەوە هەموو ئیداری حکومەتی بەدەستەوەیە، لەلایەکەوە ئیعلامێکی زەبەلاحی بەدەستەوەیە. تۆ چۆن داوا لێکە بیت باوەڕ بۆ بکەی کە ئەمە انتخاباتێکی پاکە، انتخاباتێکی بێگەردە و انتخاباتێکی ئازادە و انتخاباتێکی دیموکراتیە. دوایەوەی کە داواتان کرد کەم حکوومەتە هەڵبوەشێتەوە، حکوومەت جاریشتر لە پەرلەمان متمانی وەرگرتەوە، تعلیقی ئەوە چییە؟ لەبەر هەمان هۆ کاتی خۆی ئەمە داوامان کردمان ئەو پەرلەمانە هەڵوەشێتەوە، چونکم ئەو پەرلەمانە بە ئیرادەی حزبی ئیژەکە پەرلەمانتارەکانی یەکێتی و پارتی پێش ئەوەی وجدانی خۆیان بکەن بەسەر پشک فەرمانی حزبەکان جێبەجێکەن. هەر لەبەر ئەوە بوو ئێمە پێمان وا بوو کابێ ئەو پەرلەمانە ئیفلیجە ئیشی لەبەر ناڕوە، هەر ئەوەیە کە دەستخۆشی دەست هەڵبڕێ بۆ کاروبارەکانی حکوومەت موافقی لەسەرە. ئەو پەرلەمانە بۆ ئێمە داوامان کرد کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و هەڵبوەشێتەوە. ئێوە لەگەڵ کەساتیەکانی ئەم حکوومەتە بەڕێزکاک نەوشیروان ئەوەی کە زۆر باس لەوە دەکرێت هەندێک جار کێشەکان بە شخصی ئەکرێن یاخود شخصەنە ئەکرێن، لەگەڵ کەساتیەکانە هیچ جۆرێک کێشەیە خۆتی کێشەیەکتان هەیە؟ ئەوە بەڕاستی پرسیارێکی بەجێیە. ئەو کەسانی کە ئێستا لە دام و دەستگاکانی یەکێتی و پارتیا کارەکەن، ئەو کەسانی کە لە ئەنجومەنی وەزیرانە کارەکەن، ئەوانەی ئێستا کار بەدەستن لە وڵاتە وەکو شەخص ئێمە بەرامبەر بە هیچ کامێکیان
هیچ جۆرە شتێکمان نییە. ئەوانن ئەیانەوێ زۆری کێشەکان بیکەن بە کێشەی کەساندنی کێشەکان. ئێمە کێشەمان لەگەڵ سیستەمی بەڕێوەبردننا هەیە. ئێمە کێشەمان لەگەڵ جۆری بەڕێوەبردننی وڵاتەکە هەیە. ئێمە کێشەمان لەگەڵ ئەشخاصانیە. لە جێگەی دکتۆر بەرهەم ئەگەر جەنابی شوێ عینی موقفمانە بێت. هەر کەسێک کە بێت ئێمە عینی موقفمانە بێنی ئەوەنی ئێمە ڕقمان لە کاک بەرهەمە یا ڕقمان لە کاک ئازاد بەرواریە یاکە ڕقمان لە دکتۆر کەمال کەرکوچیە ڕقمان لە دکتۆر ئەرسەلان بایزە. ئێمە ڕقمان لە هیچ کەسێک نییە و بەشتی شخصی ئێمە ئیژناکەین بەڵکو ئێمە لەگەڵ کۆی سیستەمەکە ناکۆچین کە ئەڵین لەگەڵ کۆی سیستەمەکە ناکۆچین بە معنای ئەوە نیە ئێمە ئەمانەیە کوردستان ببێ بە پشێوی و ئاژاوە و حکوومەتی تیان نەمێنێ و پەرلەمانیتیان نەمێنێ و سوڵتەی قەزایی و سوڵتەی تەشریعی و سوڵتەی تەنفیزیتیان نەخێر. پێمان وایە ئەم سوڵتەیە خەلەلی تایە ئەبێ بیگۆڕین خەلەلەکانی چارەسەر بکەین سوڵتەیە بێتە سەر حکوم کە بتوانێت کاروبارەکانی خەڵک جێبەجێ بکات بەلایەنی کەمە بتوانێت عەدالەتی ئیجتیماعی بۆ خەڵک تەأمین بکات سوڵتەیەک بێت کە بتوانێت لە ئاستی خواستەکانی خەڵکا بێت لە لایەنی کەمی خواستەکانی خەڵک بێنەتیدی. ئێمە لەگەڵ هیچ کەسێکە هیچ جۆرە کێشەیەکمان نیە بەعکسەوە پێشەوەی ئەم بزوتنەوەی بێتەکایەوە لەگەڵ زۆر لەوانە ئێمە ڕەفیقایەتی و دۆستایەتیمان هەبووە پێکەوە چوین بۆ سەیران پێکەوە ڕۆشتین بۆ سەفەری وڵاتان پێکەوە دانیشتوین پێکەوە ئینمان کردو لەم ولاژ ئامادەی معاینیشت لەگەڵ شخصی ئەوانە هیچمان نییە بەڵکو لەگەڵ جۆری بەڕێوەبردننی حکوومەتەکانە مشکلمانەیە. دەگوترێت لە کوردستان نائارامی هەیە و دەستی ئێران و سوپای قودس لە پشت خۆپیشەندانەکانەوەیە. بەڕاستی جێگەی شەرمە ئەگەر کەسێک لە سەرکردایەتی سیاسی یەکێک لەو حیزبە لەبێ قسەی وا بکات. ئەوانەی لە سەرجادەکانن نەوەی دوای ڕاپەڕێنن بەشی هەرە زۆریان لە تەمەنێکی گەنجیان هەرگیز نە لە ئێران ژیاون نە لە وەردوگاکانی ئێران بوون نە موچەخۆری ئێران بوون نە پارەیان لە ئێران وەرگرتووە و بە دەگمەن ڕەنگە کەسێکی شانتیا بێت هەنیە کەلیمەی فارسی تێ بگات. هەر بەڕاستی شەرمە توهمەت بارکردنی خۆپیشاندەرانی کوردستانی عێراق بەوەی کە دەستی سپای قودس یا ئێرانیان لە پشتەوەیە. بەڵێ گوترێت ئەم خۆپیشاندانانە یعنی چیشتر لەو ڕخنانی کە لەم خۆپیشاندانانە ئەژیرەوەیە کە ئیستثمار و بازاری وەستاندووە. ئەزانی ئەوە زۆر جار درۆیەکی ئابووریەکەن ئەوژەوەی کە باسی ئەوەکەن ئەوەنە ملیار دۆلار لە کوردستانە سەرمایەی ئیستیسمار کراوە بە ئیستلاحی خۆیان وەبەر هاتووە. لە ڕاستیە وەبەرهێنان لە کوردستانە بێجگەل لە گرێبەستی نەوتی کە کەس نازانێ چێە و بایی چەنگە و چۆنە چکم باز نەکراوە نە لە پەرلەمان و نە لە میدیا و نە لە هیچ جێگایەکە حتا لە حەڵقەیەکی بچووکیشە باز نەکراوە. بێجگەل لە وەبەرهێنان لە کەرتی من لە ئەو دام و دەستگایانەی کە بۆ وەبەرهێنان ئیژەکەن ئەپرسم بزانم چەند ملیۆن دۆلاری ئەمریکی بە پارەی تورکی یا بە پارەی ئێرانی بە پارەی سووری بە پارەی ئەمریکی بە پارەی هاتووەتە کوردستانەوە وەبەرهێنانەکات پاش 5 ساڵی تر پارەکی دەربێنێتەوە قازانجی بکات. ڕاستە لە کوردستانە جوڵانێک هەیە بۆ دروستکردنی شوقە و خانوبەرە و فڵان و فیسار و ئەمانە زۆرینی کەرتی تایبەتیە و بەشی زۆریانی سەرمایەدارەکانی کوردن چکم هیچ بوارێکی تری وەبەرهێنان نییە غەیری بواری خانوبەرە. لە کوردستانە سەیری کەرتی پیشەسازی بکە سەیری کەرتی کشت و کاڵ بکە سەیری کەرتی گەشتیاری بکە سەیری کەرتی تەندروستی بکە. ئەم کەرتانە شتێکی وایتیان نییە ئیستیسمار ئەوەی کە باسیەوەکەن وڵای ئیستیسمار ڕاوەستاوە ئەسڵ و ئەساسی نییە چکم ئەسڵەن ئیستیسماری ئەجنەبی وەبەرهێنانی بێگانە لە کوردستانان نییە. ئەوەی کە هەیە کۆمەڵێکی زۆر بەڵێ کۆمپانیای ئێرانی هەیە کۆمپانیای تورکی هەیە کۆمپانیای وڵاتانی تر هەیە هاتوون لێرە کۆنترات وەرەگرن وەختی کۆنترات وەرەگرن پارە وەرەگرن و پارەکە بنەوە بە وڵاتی خۆیان ینی پارەیان لە وڵاتی خۆیانەوە نەهێناوە لە کوردستانە ئیستیسماری بکەن و خەڵک ئیشی پێ بکات بەڵکو بەعکسەوە لەو پارانەی کە لێرە دانراوە بۆ ئاوادانکردنەوە بۆ ئیش و کارەکان ئەوانیان بە کۆنترات وەرەگرن و پارەکە ئەجۆزنەوە بۆ وڵاتەکانی خۆیان بەدینا مەسەلەی ئیستیسمار ڕاوەستاوە ئیستیسماری چۆن ڕاوەستاوە ئیستیسماری گرێ بەستە نەوتەکان ڕاوەستاوە با پێمان بڵێن ئەمەگە باسیەوەکەن بازار وەستاوە فڵان وەستاوە چ بازاری چۆ وەستاوە ئیستیسماری چۆ وەستاوە لە ماوەی خۆپیشاندان پاژەوە ئێمە چیمانێ ئەمە ئەو پارەیەکە لە بەغاو بۆمانیان لە سەی حەڤەکە لە هەرێمی کوردستانە سەی 98 لە بودجەی هەرێمی کوردستان لە بەغداوەیە دێنی ئیستیسمار چه عەلاقەیەکی باینەوەیە. بەڵێ لە ماوەی ئەو خۆپیشاندان نایەکیشتر لەو حاڵەتانی کە باسەکرێ گوایە یاخود چەند هەڵسوڕاوێکی ئێوە حرەمی زانکۆیان شکاندووە. وایە من جارێکی کەش باسیەوەم کردووە کە بەداخەوە
بیری سیاسی هەندێک لەمانە تا ئێستا زۆر دواکەوتووە نازانن حرەمی زانکۆ یعنی چی ڕێزگرتنی حرەمی زانکۆ و شکاندنی حرەمی زانکۆ و لە هەمان کاتیشا خۆیان جێلەکەن لە مەسەلەی دەستێوەردانی حیزبی لە کاروباری زانکۆ عادەتەن لە هەموو وڵاتێکا چەند شوێنێک هەیە کە جۆرێک لە حورمەت و ڕێزی هەیە مەسەن ئەوانە بریتین لە پەرستگاکان یعنی شوێنی عیبادەت بریتێ لە دادگا بریتێ لە پەرلەمان بریتێ لە زانکۆ و پەیمانگاکان کە ئەمە جۆرێک لە حورمەتی هەیە ئەو حورمەتەی بریتێ لەوەی کە هێزی چەکدار بۆی نییە بەچەکەوە بچێتە ناو ئەمینانەوە تەنانەت لە ئێران ئەمە نەریتێکی زۆر کۆنی بەستنشینی هەیە هەندێک شوێن هەیە لێ بەستی پێڵێن بعضێ جار تاوانباری ئەوانەی کە مەحکوم بوون بە ئیعدام ڕایان کردو چوونەتە ناو ئەو بەستانەوە دانیشتون لەبەر حورمەتی ئەو بەستە هێزی چەکدار نەچۆ پەلاماری با بە زۆر دەری بێنێتە دەرەوە ئەمە حورمەت لەمایە ئێمە پێمان وایە کە لە کوردستانیش ئەبێ حرەمی پەرلەمان حرەمی زانکۆ حرەمی مزگەوتەکان حرەمی شوێنی عیبادەت حرەمی دادگا ئەمانە هەمووی ڕێز و حورمەتێکی تایبەتی هەبێت کە هەرگیزی هێزی چەکدار یا مەسئول بە حیمایە ئەمانەوە بۆیان نەبێ بچنە ناو ئەوێەوە و بۆیان نەبێ کەس لێ بەچەک دەربێنە دەرەوە ئەمە ڕاگررتنی حورمەتی زانکۆ و پەیمانگاکان ئەمەیە دەستێوەردانیش بریتێ لەوەی کە تۆ ڕئیسی جامیعە بە ئارزوی خۆت لەسەر ئەساسی ئینتیمای حیزبی دای بنیت بیگۆڕی عەمیدی کولیە لەسەر ئەساسی ئینتیمای حیزبی بگۆڕیت و دابنی ڕئیسی قسمەکان بە جۆرەی ئەوە دابنی بە جۆرەی ئینتیمای حیزبی قبوڵی خاص بۆ کەسانێک وەربگری کە بڕۆن ماستەر و دکتۆرا وەربگرن بە جوملە شهادەی دکتۆرا بدەی بە لایەنگرەکانی خۆت بەبێ ئەوەی مستحقی ئەوە بن پلەی عیلمیان لە شایستەی ئەوە بێ ئەمە تەدەخولە کردەوەی مەقەری حیزب لەناو ئەوانە تەدەخولە یەکێتی قوتابیان و کۆمەڵی خوێندکاران وەختێک کاچن شت ئەسەپێنن بەسەر مامۆستاکان و شت ئەسەپێنن بەسەر خوێندکارەکانە وەختێک لیژنەی ناوچەی پارتی و وەختێک کۆمیتەی یەکێتی ئەچن لە جامیعەکان شتە سەپێنن ئەمە تەدەخولە ئەژینان سێ کەس کە هەرسێکیان پێشتر خۆیان مامۆستای زانکۆ بوون دوانیان مامۆستای قانون بووە ئێستا هەرزێکیان پەرلەمانتارن لەسەر داوای خوێندکارانی زانکۆی سلێمانی چوونەتە حوشی زانکۆی سلێمانیەوە لەسەر داوای خوێندکارەکان قسەیان بۆ کردوون ئەمە بۆچی شکاندنی حرەمی جامیعە بێت و ئەمە بۆچی شکاندن تەدەخولی حیزبی بێت لە کاروباری جامیعە دەگوترێت کە پرۆژەی هەرێمێکی سربەخۆتان هەیە بۆ سلێمانی بەمەنایشتر ئێوە باوەڕتان بە فیدراڵەتی پارێزگاکان هەیە ئەوە بێگومانجاری تریش هینمان کردووە کە ڕاز نییە و درۆیەکی شاخدارە بۆ من یەگەرێ مەشتیوە مام کردای بەڕاستی ئەمە نە لە یەکێتیە ترسینە لە پارتی بیر و بۆچوونەکانی خۆمانمە باشکراوتووە بەڵام ئێمە پێمان وایە ئیدارەی عەسری احتیاجی بە لامەرکەزیەت هەیە لە دە ساڵی ڕابردوو ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە کە لە کوردستانی عێراقا هەرێمی کوردستان هەیە لە هەرێمی کوردستانە دوو ئیدارەیی هەیە دوو پێشمەرگەیی هەیە دوو ئاسایشی هەیە دوو پەروەردەیی هەیە دووی ئینەکان هەیە دوو ڕوویی هەیە دوو زمانی هەیە ئەنواوشکا و دووشی هەیە بێگومان یەکخستنی هەرێمی کوردستان زۆر گرنگە و ئێمە هەرێمی کوردستانمان دابەش نەکردووە ئەوەی کە دابەشیان کردووە لایەنی ترە کە نەیهێشتووە تێکەڵاوی لە بینی زانکۆی سەلاحەدین و زانکۆی دهۆک و زانکۆی سلێمانیا هەبێ کە نەیهێشتووە تێکەڵاوی لە بینی بازاری سلێمانی و هەولێر و دهۆکا هەبێ کە نەیهێشتووە تێکەڵاوی لە بینی ئیدارەکانی ئەم شوێنانە هەبێ کە نەیهێشتووە ئاسایش تێکەڵاو بکرێ پێشمەرگە تێکەڵاو کرێ ئەوان هەرێمی کوردستانیان دابەش کردووە بە عەمەلی خراپترە لە فیدرالی ئێمە ڕێئیمان چییە و من ڕێی خۆم نەشاردوێتەوە برادەرەکانیشمان ڕێی خۆیان نەشاردوێتەوە بۆ پێکهێنانی ئیدارەیەکی عەسری ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستانە سێ سوڵتەی تایە سوڵتەی تەشریعیە سوڵتەی قەزاییە سوڵتەی تەنفیزیە سوڵتەی تەشریعی کە بریتێ لە پەرلەمان ئێمە هەمومان لە یانگری ئەوەی لە کوردستانی عێراقا یەک پەرلەمانە بێت یەک قانونی انتخاباتە بێت بە یەک نەوە پەرلەمان دروست بکرێت و پەرلەمانێکی فعال بێ پەرلەمانێک بێ بتوانێت مراقبەی حکوومەت بکات پەرلەمانی بتوانێت تەشریعات بکات نە بە جۆرەی ئیرادە و بە پێویستیەکانی حزب بەڵکو بە جۆرەی پێویستیەکانی میلەتەکەمان ئێمە لە یانگری ئەوین بڵێ پەرلەمانێکی وا هەبێت بۆ هەموو هەرێمی کوردستان سوڵتەیەکی قەزایی هەبێت ئەویش کە بریتێ لە دادگاکان بۆ هەموو هەرێمی کوردستان یەک نەوع قانون و حاکمەکان بە یەک نەوع شێوە تعیین بکرێن و لەسەر یەک ئەساسی میهنی لەسەر ئەساسی پیشەیی لەسەر ئەساسی سربەخۆیی حاکمەکان دامرێت لە کوردستانی عێراقیش ئێمە لە یانگری ئەوین یەک سوڵتەی قەزایی هەبێت بەڵام کەیتە سەر مەسەلەی سوڵتەی تەنفیزی وەکو چۆن لە دنیا باسی تەقاسمی
سەروەت و سوڵتاکرێت دابشکردنی سوڵتە و سەروەت مەفروزە لە بینی حکومەتەکەی هەولێر و لە بینی ئەنجومەنی پارێزگاکانە نەوەک لە دابشکردنی دەسەڵات هەبێت حکومەتی هەرێم بڵین ئەنجومەنی وەزیران کە دەسەڵاتی تەنفیزیە ئەوان مەسئولن لەوەی پەیوەندی بینی هەرێم و حکومەتی بەغار ڕێک بخەن ئەوان مەسئولن لەوەی کە بودجێ گشتی ڕێک بخەن ئەوان مەسئولن لەوەی کە هێزی ئاسایش و پێشمەرگە ئەمانە تەوحید کەن بەڵام لە عینی وەختا پێویستە ئەنجومەنی محافەزەکان جۆرێک لە دەسەڵاتیان هەبێت کە بریتێ لە دەسەڵاتی کارژێڕی لە دەسەڵاتی تەنفیزی یعنی حتا لە بازی وڵاتی دنیا شارەوانیەکان خۆیان پەروەردە بەڕێوە بن و خۆیان پۆلیسی محلیان هەیە و پۆلیسی مروریان هەیە و گومرگدانێن و شتی لە بابەتانەدانێن یعنی خۆکفر نابێ ئەگەر ئەنجومەنی وەزیران بەشێک لە دەسەڵاتەکانی خۆی واز لێ بێنێ بیا بە ئەنجومەنی پارێزگاکان بۆی ئەنجومەنی پارێزگاکان هیمکەن با تەخطیتی مرکزی مەسەلەن بڵین حکومەتی هەرێم بیکات علاقە لەگەڵ مرکز حکومەتی هەرێم بیکات بەڵام تەنفیزکردن و جێبەجێکردنی جادەیەک یا مەکتەبێک یا مستەوسەفێک یا خستەخانەیەک تعینی فەراشێک تعینی مجەورێک تعینی مامۆستایەک تعینی مهندسێک تعینی دکتۆرێک بۆچی بەدەست هەولێر بێ بۆ بەدەست ئەنجومەنی محافەزە خۆی نەبێ ئەمە بازەکەین طبعا ئەمە خەتەریشی دروزەکە خەتەری ئەو دروزەکە ئەو مرکزیەتێکە ئەوانیانەوێ هەیان بێت بۆ ئەوەی دەست بنێنە بینی خەڵک یعنی فەراشێک لە خانەقین فەراشێک لە کفری فەراشێک لە زاخۆ فەراشێک لە فایدە ویسی تعین بێ ئیلا ئەبێ بڕاتەوە بۆ هەولێر بچێتە بەردەستی ئەو بۆی تەسکەی حزبی پێ بنووسێ بیکا بە حزبی اینجا تعینیکە بێگو بن ئێمە ئەممان نەوێت دەگوترێت ئەگەر هەرێمی کوردستان بەدەست ئێوە بێت ڕژیمێکی ئەلمانی وادا دەمەزرێنن کە جێگەی ئیسلامیەکانی تێدا نابێتەوە جارێ لە هەلومەرجی ئەسای کوردستانە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێ بەدەستێمەوە نابێ بەتەنیا ئەو پەڕەکەی ئێمە بەشدارە بین لە دەسەڵاتە بێژگەر لەوە جوڵانەوە سیاسیەکانی کە ئێستا لە کوردستانی عێراقا هەن هەمویان جوڵانەوەی ڕەسەنن لە ناوجەرگەی میلەتەکەمانەوە هەڵقوڵاون و بە تەجروبە دەرکەوت ئەو زمانی کە شەریان لەگەڵاکردن لە دەرەوەی پرۆسی سیاسی بوون چۆن بوون و ئێستا دوایەوەی کە هاتوونەتە ناو پرۆسی سیاسیەوە چ دەورێکی ئیجابی بینن لە باشکردنی کۆمەڵگای کوردیە لەبەرەوە ینی ئەو قسەی کە کردوانەوە پێم وایە قسێکی ڕاز نییە ئێمە لایەنگری پلورالیزمین لایەنگری ڕەنگاوڕێنی دەکانین وەکو چۆن ئێمە لە کۆنەوە میلەتەکەمان قبولی ئەوەی کردووە کە لە کوردستانە نەتەوەی جیاواز دینی جیاواز مەزەبی جیاواز عینەن شت ئەبێ بیر و باوەڕی سیاسی جیاواز و حزبی جیاواز و جوڵانەوەی سیاسی جیاوازیش قبول بکەین و تعدودێت ئەوەیە بەو معنایە ئێمە تعدودێتمان قبوڵە لە ڕاگەاندنی حیزبە نارەکانتانەوە ئەوە باسکرا کە گوایە ئێوە دەستگایشی نهێنی لە شێوەی پاراستن و زانیاریدا دەمەزرێنن شتی وایە نەخێر ئەمە کامیلەن درۆیە ئێمە ینی بزوتنەوەی گۆڕان لەو فترەی پێشوا کۆمەڵێک دامەزراوە و دەستگای دروست کردووە کە پێم وایە زۆر جیاوازە لە هی حیزبەکان مەسەلەن ئێمە یەکێک لەوە هینانەی کە هەمانە ئێمە دامەزراوەیەکی تایبەتیمان هەیە بۆ هەڵبژاردن ڕەنگە حیزبەکانی تری هەیە بێت ئێمە ژوورێکمان هەیە چەند ژوورێکمان دروست کردووە ژوورێکیان بە ناوی ژووری ڕەوەندی کوردیەوەیە کە سەرپەرشتی کاروبارەکانی دەرەوەکات ژوورێکمان هەیە بە ناوی ژووری ڕۆژنامەوانیەوە ژوورێکمان هەیە بە ناوی ژووری داراییەوە ژوورێکمان هەیە کە پرۆژەی قانونمان بۆ ئامادە ئەکات و هەموو ئەو قانونانێک کە ئێمەمانوێت تعدیلاتی لەسەر بکەین کۆمەڵێک حاکمی بەتوانا و قانون شارەزای قانونین ئەوانە بۆمانەکەن بە ناوی ژووری قانونیەوە کە ئیمۆمانەکەن ئیش و کارەکانمان بۆ جێبەجێکەن ناوندێکمان هەیە بە ناوی توێژینەوەی سیاسیەوە کە کۆمەڵێک مامۆستای پسپۆری زانکۆکان بەڕێوەیە بن و زەنیوەکەن ژووری پەیوەندی سیاسی و پەیوەندی دیبلۆماسیمان هەیە ئەم ژوورانە بە کۆمەڵ ئەتوانی باسەوە بکەی بڵێ سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان پێگەێنن ئەو ژوورێک کە ئەوان باسیەکەن بڵێن یا ئەو ناوەندێک ئەوان باسیەکەڵڵن ئیستیخباراتی عسکەریە یا ئیستیخباراتە و دروستمان کردەوەین لە ڕاستیە ئێمە هیچ دەستگایەکمان نییە بۆ جاسووسی ئەوان دەستگای جاسووسیان هەیە و من ئەوانەی کە ئەو هەواڵیان بڵاو کردوێتەوە لێرەوە داوەتیان نەکەم با تەشریف بێنن ئەو شوێنە ببینن و لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئێستا لەو ناوەندە خەریکی لێکۆڵینەوەی سیاسین بێن گفتوگۆ و قسە بکەن بزانن ئەمە فینگتانکە بە معنا زانستیەکەی ئەمە شوێنی بیرکردنەوە و داڕشتنی فکرە یاخود ئەمە دەستگای جاسووسیە من لێرەوە جارێک کە داوەتیان نەکەم تەشریف بێنن بۆی بە چای خۆیان ببینن بزانن چی و چی نییە و ئێمە شانازیان پێوەکەن چکم لە زۆری ئەو کێشانەی کە ئێستا لە کوردستانی عێراقە هێتە پێشەوە پرسیان پێەکەین وەرەقی زۆر باش و ڕێک و پێکمان بۆ ئامادەکەن کە یارمەتیان داوین لە بیرکردنەوەی سیاسیمانە کاروبارەکان بەڕێوەبەرین یەکێک لەو حاڵەتانی کە ئێستا باز دەکری بۆ تێپەڕاندنی یاخود بۆ چالاکردنی گفتوگۆی سیاسی لە کوردستانە
هێنانە پێشەوەی گفتوگۆی سێقۆڵیە ئەو لەناو کەوانێکی شەمەن بەستی نێوان ئێوە و یەشێتی و پارتی ئامادەن بۆ دانیشتنی سێقۆڵی بەڵێ ئامادەین بەئاس ئەگەر لە ئاسی سێسەرکردەکە شابێت ئامادەن ئێمە نامانێ خەڵک چاوەڕوانیەکی گەورەی لە کۆبوونەوەیشی لە واوەتە هەیە نامانێ خەڵک تووشی خەیبەت ئەمەل یا تووشی ئیحباط یا تووشی ناومێدی بکەین و ناشمانوێ ڕووزەر بین لە بەردەمی لایەنگەر و دۆستەکانی خۆمانە لەبەرەوە پێمان باشە پێش ئەوەی هینی پرۆتۆکۆلی لەو بابەتە ببێت دابنیشین لەسەر زمینە خۆشکەین بۆ ئەوەی کە چۆن ئەتوانین تەفاهم بکەین مەرجێکتان هەیە بەڵێ هیچ مەرجمان نییە بەڵێ زمینە سازیتانەوێ زمینە سازیمانەوێ بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی سەرکەوتوو بێ کە لە کۆبوونەوەکە هاتینە دەرەوە لە بەردەمی میلەتەکەی خۆمانە بەسەربەرزیەوە بڵین بەڵێ لەسەر ئەم شتانە ڕێکەوتوین و خەڵکەکە پێی خۆش بێت و پێی رازی بێت نەک خەڵک بڵێ ئەمەژەوە کۆبوونەوەژ و کۆبوونەوەکانی تروا بوو کە هێن بوو نەخەرجنای ئەمە پێشمەرجمان نییە بەڵام ئەمانەوێ تەهیئەی بۆ بکرێ ئەمانەوێ زمینەی بۆ ساز بکرێ ئەمانەوێ ئەو ناکۆشیانەیە کە لە بینمانایە پێشتر هەوڵ بین جۆرێک لە تەفاهم و ڕێگەی مشتەرەکی بۆ بدۆزینەوە بەڕێز نوشیرۆم زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕۆبەڕوو وەڵامدانی پرسیارەکانی ئێمە سپاس کاکە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شوێ کۆتاییمان بە بەرنامەی ڕۆبەڕوو هێنا تا دیداریشتر بە دیداری ئێوەی خۆشەویست و ئازیز شاد دەبینەوە هەمووتان بەخوای گەورە میهرەبان ئەسپێرم خواتان لەگەڵ